بەرنامەی شوێن پەنجەم جارە باز لە هۆکاری پیسبوونی ژینگە و هەوا لەسەر ئاستی جیهان و عێراق و هەرێمی کوردستان و شاری هەولێر دەکەین. ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکوەزیران ڕایگەیان لە بواری ژینگە. ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە. ئەوە یەکێکە لەو مەسپایانەی تاڵ دروست کراوە، ئەمە دووکەڵەکەیەتی کار دەکات. با بزانین لیژنەکان چ بڕیایی لەسەر دەدەن. هەوا بە سێ ڕێگەی سەرەکی پیس دەبێت. یەکیشان بریتە لە کارگەکان، دووەمیان بریتە لە هۆکاری گواستنەوە، سێمیان بریتە لە چڕبوون و زۆربوونی ژمارەی دانیشتوان. هەولێر بۆتە شوێنێک بۆ هاتنی خەڵک لە ڕووی گەشتیاری، لە ڕووی سیاحەت و بۆتە ئێستا خەریکە بێتە شوێنێک بۆ گەشتە سەندنی ئابووری وڵاتانی تریش نەکرد بۆ ئێمە. ئێکە کابرا ئەم ژینگەی ببینێ لەکێو باڵەخانەی بەرز بکە. سەردانی هەموو پاڵاوگەکانەکەین بە شەو و بە ڕۆژ بە داداچوون لەسەر هەموو پاڵاوگەکانەکرێت لەبەرەوەی ئەوە بڕیاری بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بۆ خاتری هاوڵاتیان ئەو بڕیارە دەرکراوە و بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ دەکرێت. ئێمە لایانی جێبەجێکارین. پێکهێنەرە سەرچیەکانی ژینگە بریتە لە خاک و ئاو و هەوا. ئێمەی مرۆڤ دەتوانین بڵێن لەم خاکە خواردن ناخۆین بە کەڵک نایەت، لەم ئاوە پیسە ناخۆینەوە، بەڵام لەو ساتەی کە دەمانێت بڵێن لەم هەوایە هەڵنابژین چونکە پیسە ئەمە ناتوانین، چونکە ناتوانین. بۆیە لە بەرنامەی شوێن پەنجەم جارە باز لە هۆکاری پیسبوونی ژینگە و هەوا لەسەر ئاستی جیهان و عێراق و هەرێمی کوردستان و شاری هەولێر دەکەین. دەمانێت بزانین هۆکاری پیسبوونی ژینگە چییە، هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پلانەکان چین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ لە سەرەتای دەست بەکاربوونی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکوەزیران ڕایگەیان لە بواری ژینگە. ژینگەی هەرێمی کوردستان، ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە. بۆیە پێویستە ئەم ژینگەیە بپارێزێت و هەموو هەوڵێک بدرێت بۆ ئەوەی بە سەلامەتی بمینێتەوە، چونکە مانەوەی ژینگە بە سەلامەتی بەندە بەمانەوەی مرۆڤایەتی، مرۆڤایەتیش بە هەمان شێوە بەندە بەمانەوەی ژینگەیەکی سەلامەت. کوردستان ماڵی گەورەی هەمومانە، بە هەموو بەیەکەوە هەوڵ بدەین ماڵەکەمان خۆشتر و جوانتر بکەین. بە هیوای کوردستانێکی جوانتر و ئاوەدانتر و سەقامدوو. ئێمە لە کارگەی ئۆکسیزینی شاری هەولێر کە پارکی شەهید سامی عەبدوڕەحمانەوە دەست پێ دەکەین. لەم پارکە ئەمە بۆیە لێر دەست پێ دەکەین، دەمانێت بڵێن یەکێک لە هەنگاوەکان و کارەکانی حکوومەت ئەوەیەکەوە بۆ پاراستنی ژینگە و سەلامەتی کەش و هەوا و پاکردنەوەی ئەم پیسەیە. ئەمە یەکێک بوو لە هەنگاوەکان دەست پێ دەکەین. لە قەڵای هەولێر لە سنتەرەوە دەست پێ دەکەین تا دەگەینە شوێنی پاڵاوەکان و بە شێوەیەکی مەیدانی ورد بە دوواداچوون بۆ هۆکارەکان دەکەین و هەوڵەکانیش نیشان دەدەین. کێشەی گۆڕانی کەش و هەوا و پیسبوونی ژینگە بابەتێکی جیهانیە و بودجەی زەبەلاحی بۆ تەرخان کراوە. ئەو کێشەیە هەموو وڵاتانی جیهان و زلهێزەکان بەدەستی دەناڵێنن. ساڵانە چەندین کۆنفراس و چاڵاکی ئەنجام دەدێت بۆ ئەوەی زەوی لە مەترسیەکانی پیسبوونی ژینگە بپارێزرێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەێنێت ساڵانە نزیکەی 7 ملیۆن کەس لە جیهان بە هۆکاری پیسبوونی ژینگە دەمرن. عێراق و هەرێمی کوردستانیش بێبەژنیە لەو کێشە جیهانیە. بە زۆرێک هەر یەک لە وڵاتانی دراوسێ وەکو تەهرانی پایتەختی ئێران بەهۆی پیسبوونی ژینگەکەی هاوڵاتیانی بەبەستنی ماسک هاتچۆ دەکەن و
هاوکاتیش لە ئێستادا بەغدادی پایتەختی عێراق پیسترین ژینگەی هەیە لەسەر ئاستی ناوچەکە. هەرێمی کوردستان و شاری هەولێریش لە نێوان ئەم وڵاتانە و ناوچەکە پڕوشتی بەرکەوتووە. شارەزایەن هۆکاری پیسبوونی هەوای شاری هەولێر و هەرێمی کوردستان لە هەندێک کات بۆ ئەوە دەگەڕێنەوە پێشکەوتنی هەرێمی کوردستان و گەشە سەندنی دانیشتوان و زۆربوونی ژمارەی دانیشتوان و زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیل کە لە پەرتوچی دکتۆر عەبدوڕەحمان سەدیق لە ساڵی 1992 باسی پیسبوونی ژینگەی هەولێر دەکات و دەڵێت ئەو کات ژمارەی دانیشتوان 9 ملیۆنی تێ نەپەڕاندیە. 600,000 ئۆتۆمبیلی تایبەت و تاکسی لە هەولێر هەبووە. بە بەراورد بە ئێستا شاری هەولێر ژمارەی دانیشتوانی سەروی 2 ملیۆن و 1 ملیۆن و 200,000 ئۆتۆمبیلیشی تێپەڕاندووە کە زیادبوونی ژمارەی دانیشتوان و هۆکاری گواستنەوە و کارگەکان بە هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگە دەزانێت. بۆیە دەگوترێت بەهۆی پێشکەوتن و فراوانبوون و گەشەکردن و گەورەبوونی شاری هەولێر وای کردووە پاڵاوەکان نزیکتر بن لە هەولێر بەهۆی ئەو بەرفراوانەی کە تێیدا ڕووی داوە بەهۆی ئەو پێشکەوتنەی کە تێداوە بەرهەم هاتووە. مەمەش کارگەکان دەبنە بەشێک لە هۆکاری پیسبوونی ژینگە و هەوای شاری هەولێر. ئەمەش وای کردووە حکوومەت پلانەکانی بۆ ڕاگرتن و دوورخستنەوەی ئەو مەترسیە لەسەر ژینگەی شاری هەولێر و هاوڵاتیان دەست پێ بکات. ئیدی لە سەنتەری شاری هەولێر دەست پێ دەکەین بۆ گوێڕ و سەنتەری پاڵاوگەکان. شێنپەنجا دەست دەکات بە بەدۆداچوون دوای نیگەرانی بەشێک لە هاوڵاتیان لەگەڵ ئەو لیژنانەی حکوومەت ڕایسپاردوون دەردەچێت. ئەوە یەکێکە لەو مەسپایانەی تازە دروستکراوە ئەمە دووکەڵەکەیەتی کار دەکات با بزانین لیژنەکان چ بڕیایی لەسەر دەدەن و ئەم شوێنە ئایا پابەندە و ڕێگەپێدانی هەیە. هەموو ئەو معمەلانەی ئەوها لە فلتەرەکەی بەکارناین دەبێت تونترین ئیزرات لەگەڵ بکرێت. ئەو هەڵمەتانە بەردەوامەوە بڕیار ئەوەیە ئەم شوێنانە داخرێن ئەوانەی پابەند نینە و هەر کەسێکی پابەندی ڕێنمایی یا یاساکان نەبێت ئەوە ئەو کەسانەی کە لێرە کار دەکەن و خاوەنی پاڵاوچەکان دەستگیر دەکرێن و شوێنەکان دادەخرێن. لە 6 ئاگادارمەکردنەوە کە ئەو پرپەرەکە تایبەتە تەسفید و هەر جیرەوە پاک بکرێتەوە کەچی پابەندە بووینە. بڕیارەکانی سەرۆک وەزیران بۆ پاراستنی ژینگەی شاری هەولێر و هاوڵاتیان جێبەجێ کرا. ئێرە یەکێکە لە پاڵاوگانەی تازە دروستکرایە لیژنەکان دایدەخەن. ئەوەی ئەمڕۆ کە لێرە ئەنجام درا لێ پێچینەوە بوو لەگەڵ ئەو شوێنانەوە ئەو پاڵاوگانەی پابەندی یاسا و ڕێساکانین. سەرۆکی حکوومەت بڕیاری داوە دەبێت خەڵکی هەرێمی کوردستان و هەولێر بەتایبەت پارێزراو بن دەبێت ئەم کەشەهەوایە پاک بکرێتەوە بۆیە ئەمە بڕیاری سەرۆکی حکوومەتە و جێبەجێ دەکرێت. دەی 11 ئەمە ئاگادارمەکردنەوە بەرم دایکم یەک مانگە تقریبا کە نەهێڵی کاوی بەم برام. ڕێبەری ناحوێ گوێر بۆ شوێنپەنجا باز لە هەوڵەکانیان دەکات بۆ ڕێگری لە پیسبوونی ژینگە. ئەو هەڵمەتە دەستمان پێکردیا نزیکەی 2 هەفتە دەبێتن بەداخستنی ئەو پاڵاوگانەی کە باسم کرد هۆکار بوون بۆ بڵاوبوونەوەی بۆنی پیس و ژینگەی پیسکردنی ژینگەی هەولێر. خۆشبەختانە هەڵمەتەکە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چوو. هەموو ئەوانەی کە ئەو ئیلتیزامیان نەبوو بۆ پاراستنی ژینگە و ڕێنمایەکانی ژینگەییان جێبەجێ نەدەکرد ئەوانە داخران وە جیران درانە پەراوی لێکۆڵێنەوەیان لۆ کراوە لەلایەن پۆلیسی قایمقامێتی هەولێر
و هەموو ئەو سەرپێچیانەی کە هەبوو لایەنداوە و ئەمە هەنگاوی یەکەم بوو بۆ داخستنی ئەو پاڵاوگانەی کە ئێستا هەموو لایەکمان هەستی پێ دەکەین کە ژینگەی هەولێر بەرەو پاکبوونەوە دەچێتن. لە ماوەی 3 هەفتە حکوومەت 5 هەڵمەتی بۆ پاڵاودگانە کە پابەند نین ئەنجامەدا. ئەمڕۆ ئاسایشی هەولێر و ناحیەی گوێر هاوکات پۆلیسی هێزەکانی پۆلیس ئەمانە لێرەن بۆ ئەوەی ئەو شوێنانەی کە دیاری کراوە پابەند ڕێنمایەکان نەبن لە تەسفیەی دوو مەسفادووەکان پاڵاودگەی دووەم ئەمانە کەسەکان دەستگیر دەکرێن و دادەخرێن. ئێرە یەکێکە لەو شوێنە دادەخرێت و هەر کەسێکی لێرە کار بکات دەستگیر دەکرێت. ئەوەی لە حیملەکە ئەوە جێی ئەو نەفتە ڕەشێ ئەو بخۆ تەقیە من شەبک منە پشتام قەبی ڕوونا باشە یعنی ئێستا لەکە ئیش دەکەوە نیە لێرە کاتی ئیشکردنیەوەتە لەناو ئیشکردنی هات. ئەمە پێشتر چەندجا ئاگاداکراینەوە پێبژاردنیان بۆ کرا پابەند بەڵام پابەند نەبووینە ئەمڕۆ لێپرسینەوە لەگەڵ دەکەن. پێش ئەوەی دەست پێ بکەین ئاماژە بۆی دەکەم. ئەم خەزانە ئەمەگە دەست لێ دەین ئەوە گەرمە کار دەکات و دووکەڵیشی هەیە ئێستا ئەمەی دەستم دەبینێن ئەمە گرینگە هەموو بەتایبەت بەرگری شارستانی هەولێر چاودێری ئەو شوێنە بکەن. زۆر جار کە ئاگر دەبێتەوە لە پاڵاودەکان گلەی دەکرێت بەرگری شارستانی زوو ناگاتە شوێنەکە. ئەمە هۆکارەکەیەتی ئەمە لە حیمکردنی ئەم تانشێ لە کاتی کارکردی کە پڕە لە مادەی چیمیایی ئەمە کە گردەگرێت کەس دەربازی نابێت. وتەبێژی ئاسایشی هەولێر لەبارەی پابەند نەبوونی پاڵاودەکان باز لە لێپرسینەوە و ڕێکاری یاسایی دەکات لە بەرامبەر ئەوانەی کە پابەندی ڕێکار و یاساکانی حکوومەت نین. فەرمانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لەژێر چاودێری بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر و بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی شارەوانی هەولێر و نوێنەری دەستەی ژینگە و نوێنەری ناحیوی گوێر هەڵمەت و بەدادەچوونمان ئەنجام داوە لە ماوەکانی ڕابردوو. ئێمە هەڵمەتەکانمان بەردەوام کردووە و سەردانی هەموو ئەو پاڵاوگانەمان کردووە کە پێشتر ئاگادار کراونەتەوە کە دەبێت پاڵاوگەی دووەمیان لابەرن. هەر پاڵاوگەیەک پابەند نەبوو بێت بە ڕێنمایەکانی دەستەی ژینگەوە ڕێکاری یاسایی بەرامبەر گیراوەتە بەرەوە. ئێمە هەڵمەتەکانمان بەردەوام دەبێت و زانیاریمان هەبوو کە بەشێک لەو پاڵاوگانەی کە بە ڕۆژ کاریانە کرد و لەبەر ئەوەی کە دەزان چاودێریان لەسرە بڕیاریاندا بوو کە شەوان بۆ لە مۆدوا کار بکەن. هەڵمەتەکانی ئێمە بەردەوام دەبێت و بە شەوانی سەردانی ئەو پاڵاوگانە دەکەین کە پاڵاوگەی دووەمیان هەیە. هەر پاڵاوگەیەک ڕێنمایەکانی ژینگە جێبەجێ نەکات ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. سەبارەت بە پیسبوونی ژینگە و هەوڵەکان و بڕیارەکانی سەرۆکوەزیران بۆ پاراستنی ژینگە حاجی کاروان دەبینین ئەو ستایشی بڕیارەکانی سەرۆکوەزیران دەکات کە لە بەردەوامی لێپرسینەوە لەگەڵ ئەو پاڵاودگانەی پابەندی یاسانین کە لێپرسینەوەیان لەگەڵ دەکەن و بەردەوامی هەڵمەتەکانیش دەکاتە نیشانەی سەرکەوتنی ئەو بڕیارە. ئەگەر چوێتە بواری ئەمەلێەوە چونکە من بڕیارەکەم بینی ینی بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بینی و بڕیارەکەشم لە پەیجی خۆمدانا وتم خەڵکینە من شاید و ئێوە شاید لەسەر جێبەجێکردنی بە جۆرەی ئەوەی کە ئێستاکە ئەبیستم و ئەبینم لە ڕێی ئەو کەسانی کە پاڵاوگەیانێ و خەڵکی ئەو منتەقەیە نسبەیەک داخراوە بەڵام ئەو نسبەیە چەندێک تەسیری لە پاکردنەوەی ژینگە کردووە ئەبێ ئەوە ژینگە دۆستان ئەو پرسیارە بکەن. من ڕئیم وایە بۆ ئەم مەسەلەی پاڵاوگانە ئیجازەدان بە پاڵاوگەیەک ئەبێ بە کوالێتیەکی ستاندەرێکی عالەمی دووەلی بێ. ئەو خەڵکەی کە پاڵاوگە نایاسایەکانی کردووە مەسئولی گەورەی لە پشتانەوەیە
بە قەناعەتی من هەتا ئەو مەسئولانەی کە لە پشتی ئەم پاڵاوگانەیەوەن ڕێیان لە نەگیرێ ئەو پاڵاوگانە داخستنەکەی موقەتە بێ. ئەمە یەک. دوو، من ڕئیم وایە ئەم هەنگاوی کەنراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ تەحجیمکردن و تەقلیسکردنی پاڵاوگەکان ببێتە قەرارێکی ڕسمی خەڵک بیبینێ. ئەو هەولێرە جوانە کە بەڕاستی ئێستا لە هەر شوێنێکەوە ڕسمی ئەگری جوانە، بەڵام وەرە تۆ بەیانیان لە ڕوود نایە ڕسمی بگری، لە ڕوود نایە ڕسمی بڵاو بکەیتەوە. هەولێر بۆتە شوێنێک بۆ هاتنی خەڵک لە ڕووی گەشتیاری، لە ڕووی سیاحەت، و بۆتە ئێستا خەریکە بێتە شوێنێک بۆ گەشە سندنی ئابووری وڵاتانی تریش نەکرد بۆ ئێمە. ئێکە کابرا ئەم ژینگەی ببینێ لەکێو باڵەخانەی بەرز بکات. ئەمە بەڕاستی پێویستی بە حەلێکی جەزریە و بە قەرارێکی زۆر تۆکمەیە. جەناب شەدەرەوە بەرنامەیەت هەیە بە عەمەلیەتی تەشوێنە، من هیوادارم بە عەمەلی بچیتەوە ئەو پاڵاوگانی کە داخراوە. من جارێکی ترم ئەگەر ئەم پاڵاوگانە ینی بە یاسایەک داخراوە زۆر گرنگە. جەنابەت بینیوە لە بەرنامەکە کە ئەچێلی فلان دوکان فلان کارگە داخرا، فلان کەس گیرە. هیوادارم بە عەمەلی ببیندرێ. قەرارەکە هەیە، مشکلەمان لە تەنفیزاتە کە کاتێک ڕەحمەت لێبێ ئەبێ بەردەوام بێت. سەبارەت بەو دۆنگۆیانەی دەگوترێت ئەم پاڵاوگانە لێپرسینەوەیان بەرامبەر ناکرێت کەسانی دەست ڕۆیشتیان لە پشتە بەرپرس هەیە پاڵپشتیان دەکات. وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایش دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش ڕای دەگەێنن هەر کەسێک زانیاری هەیە، بەڵگە و دیکۆمنتی هەیە بۆ مەرجەی پارێزراویش دەبێت لای دەستگا ئەمنیەکان ناوی ئەو کەسە ئەگەر بێت و پێیان بڵێت ئەو بەرپرسانە چێن یان چێن ئەوانەی دەستیان لە پشت ئەو پاڵاوگانەی هەیە کە نایهێڵن داخرێت. بۆیە هێزەکانی ناوخۆ ئاسایش دەڵێن پێویستە ئەو کەسانەی کە ئەو زانیاریانیان لایە پێمان بڵێن بۆ مەرجەی بەڵێنی ئەوەش دەن کە ئەو کەسە پارێزراو بێت بۆ ئەوەی بۆ ڕاگەشتی بیسەلمێنی کە بزانین چێن ئەوانەی کە ناهێڵن لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت. لە کاتێکدا ئەمە بڕیاری سەرۆک وەزیرانە، بۆیە دەستکراویان دەکەێت هەر کەسێک زانیاری لایە پێویست ناکات لە تۆڕەکانی سۆشیال میدیا لە میدیاکان باس بکات، بابێت زانیاریەکانمان بداتێت، بەڵگەکانمان بۆ بخاتە ڕوو، ئێمە دەیخێنە ڕوو ئەو کەسە لێپرسینەوەی لەگەڵ دەکەین. سەبارەت بۆ هەڵمەتانەوە بڕیارەکانی سەرۆک وەزیران دەچینە دەستەی ژینگە و هەوڵەکان دەخێنە ڕوو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانەی سەر ژینگەی شاری هەولێر. لەم ساتە وەختەی کە من و تۆ قسەی تیاکەین ئێستا نووسویەتی هەوای هەولێر ئێر کوواڵەتی ئین ئەربیل 71 کە 71 واتە مۆدێرێتە. مۆدێرێت ئەو حاڵەتەیەکە مامناوەندیە لە نێوان 50 هەتا وەکو 100 کەواتە 71 لەو بابەتێ. ئەتوانین بڵین کە باسی ژینگە دەکەین، باسی پێکەنەرەکانی دەکەین. بە شێوازێکی سەرەکی دەڵێن هەوا، ئاو، خاک. بەڵام بۆ ئێمە هەوا لە پێشی ئاو لە پێشی خاکە، چونکە مرۆڤەکان دەتوانن خواردنی خاکێک نەخۆن، دەشتوانن ئاو نەخۆنەوە بڵێن ئەم ئاوە پیسە، بەڵام ناتوانن بڵێن لەم ساتە وەختە ئەم هەوایە هەڵنامژم چونکە پیسە، چونکە مرۆڤ ناچارە لە هەموو ساتە وەختێکە پێویستی بە هەوا هەیە. لە ئەنجامدا بە پلەی یەکەم لە ئاستی جیهان و عێراق و هەرێمی کوردستانیش ژینگە بایەخ بە پیسبوونی هەوا دەدا. بە شێوازێکی سەرەکی لە ئاستی جیهانیشدا زانیویانە زۆر هۆکار هەیە بۆ مردنی مرۆڤەکان، یەکێکیان بریتە لە پیسبوونی هەوا. وڵاتانی یەکێتی ئەوروپا EU خۆیان دەڵێن ئێمە ساڵانە 200,000 کەسمان مردنەکەی هۆکاری پیسبوونی هەوایە. لە ئاستی جیهانیشدا WHO ڕێکخراوی جیهانی تەندروستی لە سایتی فەرمی خۆی دەڵێ 6.7 ملیۆن کەس لە جیهاندا دەمرن بەهۆی پیسبوونی هەواوە، کەواتە دەبێت ڕێژەیەکش لە وڵاتی ئێمە بێگومان وابێ. ئێمە چۆن ئەوە کەم بکەینەوە؟ ئەبێ بچینەوە سەر ئەوەی هەوا بەچی پیس دەبێت. بە شێوازێکی زانستی ئەوەی کە خوێندومانە لە زانستی ژینگەدا هەوا بە سێ ڕێگەی سەرەکی پیس دەبێت. یەکیشان بریتە لە کارگەکان، دووەمیان بریتە لە هۆکاری گواستنەوە، سێمیان بریتە لە چڕبوون و زۆربوونی ژمارەی دانیشتوان. لە نێو ئەم حاڵەتەدا ئێمە لە هەرێمی کوردستاندا بە پلەی یەکەم کار لەسەر هۆکاری گواستنەوەکەین، چونکە زیادبوونی هۆکاری گواستنەوە کە لە هەرێمی کوردستانە بەشی زۆری هۆکاری گواستنەوەی تایبەتە هۆکاری گواستنەوەی گشتی وەکو ترام و وەکو مترۆ و وەکو پاس و ئەم شتانەمان نییە، وەک شەمەندەفەر نیمانە. بۆیە لە لای ئێمە هۆکاری سەرەکی ئەویانە. بەڵام حاڵەتێکی تر کە بڵێ کارگەکان و پاڵاوگەکان بەڕاستی حاڵەتێکی زۆر نایاسایی و نائاسایین ناوێ پاڵاوگە هەبێ. پێشنیازی ئێمە هەمیشە بۆ سەرۆک بۆ ئەنجومەنی وەزیران ئەوە بووە سێ پاڵاوگەی سەرەکی
لەم وڵاتەدا بەسە بۆ ئەوەی کەوا بە شێوازێکی زانستی و ڕێکوپێک و ژینگەیانە کار بکە چونکە کارنامەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەشی خزمەت گوزاریەکانە لە مادەیدا ڕێزدار سەرۆکی حکوومەت دەڵێ ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە. ئێمە لەو ڕۆژەی ئەو ڕستە جوانەی لە نێو بەرنمەکەدا گوتووە ئێمە کردومانە تەتابلۆ لە ژوورەکانمانە هەڵمان واسیوە کە ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە کاتێکەوە بوو دەبێت ئەم سەرمایە بپارێزێت. دوای ئەوەی کە ئاسمانی هەولێر تەم دای دەپۆشێت دووکەڵ بڵاو دەبێتەوە پەلە ڕەش پێیا دەبێت. ئەمە نیگەرانی لای بەشێک لە هاوڵاتیان دروست دەکات. حکوومەتیش خەمخۆرانە بۆ داواکاری هاوڵاتیان بەرنامەی داڕش پلانی دانا. ئەم بڕیارەی سەرۆکوەزیران وای کرد دوای ماوەیەک لە بەردەوامی بڕیارەکە و لە هەڵمەتی لیژنە هاوبەشەکان و دام ملەزەکانی ئاسایشی ناوەخۆ و حکوومەت وای کرد ئاسمانی هەولێر ئەمە دەرئەنجامەکەیەتی دوای بڕیاری سەرۆکوەزیران پاک بۆتەوە تا ڕادەیەکی باش بۆ یەکەم جاریشە سیاسەرکەشەکانی دەوروبەری شاری هەولێر دیار دەکەون دوای ئەوەی ئەم تەمە هەولێردا دەپۆشێت. بۆیە ئەم بڕیارانە بەردەوامی هەیە ڕاشی دەگەێنن شارەکانی تر و هەرێمی کوردستان هەمووێتەوە لە هەر شوێنێک هەر شتێک هۆکار بێت بۆ ئەوەی کەش هەوا پیس بێت لێپرسنەوە دەکرێت ڕێگری دەکەن بۆ ئەوەی ئەم کەش و هەوا و ژینگەی کوردستان و شاری هەولێر پارێزراو بێت. ئەوەی ئێستا کە دڵمان خۆش دەکا بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم بڕیاریدا بە داخستنی پاڵاوگەنە یاسایەکان. ئێستا نەتیجەی بە دیارکەتیە بەڵام هێشتا زۆر نییە. ئەوەی ئێستا ئەوڕۆ دەیبینین ئەوڕۆ کەش و هەوای هەولێر زۆر سافە. هیوادارین بەردەوامی لەسەر ئەو کارە باشانەی. سپاسی حکوومەتێکیان بە تایبەت سەرۆکوەزیران برا گەورە کۆ هەموو جارێ هەوڵە جددی دەتن بۆ هەر کێشەیەکی بێ جارێژی بە تایبەتی کو پەیوەندی پژینگە هەیە و تەندروستیەمەڤە هەبوو کو هەوڵدا ژینگە هەمەبەرە باشیە بچیتن وی بڕیاردا بەداخستنا ڤا پاڵاوگێت کو مەترسیەکە زۆر بوو سەر تەندروستیەمە هەی هەموو جارێ بکردار بوومە سەلمینیتن نەبقەسە ئیشاڵە بەرەف گوڕانکاریەت باشتر و تەندروستیەکە باشتر بۆ هەمی کەسە. ئێستا ئەمە دەبینین کە هەوای شاری هەولێر پێشماوەیەک زۆر زۆر وەکو برەی هەورێکی بەسەردا کرابوو ئەو هەورە پیسش پڕ بوو لە گازی ژەهراوی بەڵام بەپێی ئەو بڕیارەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەری کرد بۆ داخستنی ئەو پاڵاوگانەوە هەروەها لەگەڵ بە هەماهنگگی لەگەڵ قایمقامەتی هەولێر و فەرمانگەی ژینگەی هەولێر و هەروە هێزەکانی پۆلیس و ئاسایش تواندرا چەند پاڵاوگەیەک دابخرێ نێزیکەی 50-60 پاڵاوگە داخرایە تا ئێستاکە ئەوەش کاریگەریەکی زۆر زۆر باشی هەیە لە بۆ پاکبوونەوەی هەوای شار. لەو هەڵمەتانە سەروی هەشتا پاڵاوگە داخران و دەیان کەس دەرجیکران و دران بە دادگا. پەڕاوی لێکۆڵینەوەش بۆ خاوەنی بەشێک لە پاڵاوگەکان کرایەوە کە پابەند نەبوو. ئەوەی دەبینین ئەمە کۆمەڵێک ئەو کەسانن کەەوە ئاگادار کرابوونە ئێرە پاڵاوگەیەکە پێشتر پێگوترایە سەردانی کرایە بەڵێن نامەی لێوەرگیرایە کە پابند بێت دەبێت ئەو پاڵاوگەی مەسفای دوو هێداخە بەڵام ئەو جێپێنەدایە گوتیتی من ئیش دەکەم ئەو تەنها بیر لە قازانجی جورفانی خۆی کردوەوە بۆیە حکوومەت بەرژەوەندی هاوڵاتیانی لاگرینترە لەوەی کەسێکە پابند نەبێت ئەو هاوڵاتیە دوای ئەوەی کە بەڵێن نامەیدا پابند نەبوو ئاگادار کرایەوە پێی گوترا ڕێنمایەکان بەڵام ئیشی کردووە ئەمە لە کاژمێر دوای هەشت شەو دەستی پێدەکرد بۆ ئەوەی خۆی لە حکوومەت بدزێتەوە بەڵام
لیژنە هاوبەشەکان ئاسایشی هەولێر دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش چاودێری و بەدەداچوون ئەو شوێنە بەردەوام دەکەن هەر کەسێک پابەند نەبێت سزای یاسایی ئەدێت لێپرسی لەگەڵ دەکرێت ئەمەش ئەو پاڵاوگەیە دوای ئەوەی کە پابەند نەبوو داخرا ئەو کەسانەشی کە گیان با یاسا و ڕێساکانەدا لێرە کاریان کرد هەمویان لەلایەن هێزەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش و ئاسایشی هەولێر ئەمڕۆ لا درەنگانی شەو دەرجی کرا. یەکێک لەو پاڵاوگانەی کە پابند نەبوو بەوەی کە بە بڕیارەکان و ڕێنمایەکانی دەستی ژینکە جێبەجێ بکە ئەو پاڵاوگەیە کە ئێستا ئێمە لە ناوێن چەند جارێک ئاگادار کراوەتەوە پێی وتراوە کە پابندی ڕێنمایەکان بێ وایان زانیو کە ئەو لیژنانەی ئێمە تەنها بە ڕۆژ دەرەچن بەڵام لیژنەکانی ئێمە تیمەکانی ئێمە هێزەکانمان بە بەردەوامی سەردانی هەموو پاڵاوگەکانەکەین بە شەو و بە ڕۆژ بە داداچوون لەسەر هەموو پاڵاوگەکانەکرێت لەبەرەوەی ئەوە بڕیاری بەڕێ سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستانە بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ دەکرێت ئێمە لایانی جێبەجێکارین و ئەو بڕیارەی ئەو فەرمانەی بەڕێ سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان کە دەرکراوە تایبەتمەندی بۆ هیچ کەسێک تێدا نیە.